بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. برزان و خۆشەویستان بێگومان هەمومان لە واقعێکدا ئەژین کە ئەبینین کە لەسەر ڕووی زەویدا ڤایرۆسێک کە بڵاو بۆتەوە و ترسی لای خەڵکانێکی زۆر لە دانیشتوانی ئەم سەرزەویە دروست کردووە و هەروەها ئەشبینین وەکو زۆرێک لە بابەتەکانی تر دیاردەیەک کە لەناو میلەتی ئێمەدا ئەیبینین و ڕەنگە لە میلەتانی تریشدا هەبێت، ئەوش ئەوەیە هەر باس و خواست و بابەتێک دێتە پێشەوە خەڵکانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە قسەکانیان لە شوێنی دانیشتنیان بە شێوازێک لە شێوازەکان ئەم بابەتە ئەکەنە گاڵتە و نوکتە لە نێوان یەکتریدا، وەکو زۆرێکمان بینیوە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە خەڵکانێک بە شێوازێک لە شێوازەکان باسی ئەم نەخۆشی ئەکەن کە جۆرێک لە گاڵتەکردن و هەروەها ئیستیهزاءکردنی تێدایە. جایت هەیەکە بە شێوازێک تعبیری لێەکە، یەکێک بە برا گەورەی هەڵامەت ناوێ بە یەکێک ئەم ڤایرۆسە بە میلەتە ناوێرێ، یەکێک ئەم میلەتە خەریکی دڕ خواردنە لەکوێ ڤایرۆس پێ ئەوێرێ، یاخود بە شێوازە لە شێوازەکان هەر یەکە و بە نوعێک تعبیری کردووە بەڕاستی لە زۆرێک لە خەڵکی کە بەڕاستی ئەمە کارێکی نەشیاوە لە شریعەتی خوادا حرام و قەدەغە کراوە. پەروەردگارمانە فەرمووێت فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا ولكن قست قلوبهم. كاتك بأسي إيما نارحتي إيما هات السريان أبوات شيان بكردايا تضرعوا ملكة شيان بخواي پروردگار در بالرعاية بلام أوانا ملكج نبون بلكو الشيطان كرده وخرابكاني بو رازاندنو وهروها لسا خرابكاري بردوان بون هربوية كاتك بلايك نارحتيه آبم شوازة بتايبتي كروي لمروفاتي كردوا ڕووی تێ کردوین ئەبێت تەضەڕوعکەن بۆ لای خوای پەروەردگار لە هەموو ئاەتانی خوای پەروەردگار باسی هاتنی بەڵاو مەشاکیل و موسیبەت ئەکا بەسەر خەڵکیدا بۆ چییە؟ هەتاوەکو تەضەڕوعکەن بۆ لای خوا، ملکەش بن بۆ لای خوا، دەست بەرزکەنەوە بۆ لای خوا و داواکەن خوا بەڵایان لەسەر لابەرێ لعلهم يرجعون لعلهم يتضرعون. هەموو ئاەتەکانی خوای پەروەردگار باسی تەضەڕوع و گەڕانەوە ئەکا. بۆیە بەڕێزان و خۆشەویستان نە ئەم نەخۆشیە نە هیچ نەخۆشی و بەڵایەکی تر هی ئەوە نییە کە ئینسانی مسلمان ئەوەندە چاو قایم بێ ئەوەندە لە خوا نەترسێ بیکاتە گاڵتەکردن یاخود خۆی زۆر بە گەورە دابنێ ئەم بەڵام موسیبەتە بە ئێمە ناوێرێت و ناتوان هەر لێشمان نزیک بێتەوە. پەروەردگارمان کە ویستی لێ بێ بە جوندیەکی زۆر بچووکتر لەوەی کە خەڵکی هەراسان کردووە لە ناوت ئەبا ڕیسوات ئەکا زەیل و سەرسۆی دنیا و دواڕۆژیشت ئەکا. بۆیە بەردەوام ئینسانی مسلمان فەرمان پێکراوە کە تەعەبودی بۆ خوای پەروەردگار دەرببڕێ، تەضەڕوعی بۆ لای خوا بێ، دەست بۆ لای خوا بەرزکاتەوە، هانا بۆ خوا بەرێ. ئەم بەڵام موسیبەتانە دێنە پێش بەشێکی زۆری بۆ ئەوەیە کە تەضەڕوع بۆ لای خوا بکەن، بۆ ئەوەیە کە ڕوو لە خوای پەروەردگار بکەین زیاتر، بیناسین، بیپەرستین، شەریکی بۆ دانەنین، داوای لێ بکەین، دوعا بکەین کە ئەمە کۆڕۆکی عیبادەت و تەوحیدە کە داواکردن و زەیلبوونە بۆ خوای پەروەردگار جەل فیعولا. هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فێری کردوین ئەگەر هات و موسڵمانێکمان بینی تووشی مەڕەضێک، تووشی ناڕەحەتیەک، تووشی نەخۆشیەک بوو دوعا بکەین الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير ممن خلق تفضيلا. دوعا بکەی بڵێ ئەی خوای پەروەردگار سوپاس بۆ تۆ کە منت تووشی ئەو دەرد و نەخۆشیە نەگەر کە ئەو کەسە تووش کردووە و فەزڵی منت داوە بەسەر زۆرێک لە دروستکراوەکانتدا. هەر کەسێ لە کاتێکدا خاوەن موسیبەت و بەڵایەکی بینی ئەم دوعای خوێنی در تووشی ئەو بەڵای نابێ ئینشاءالله. کەواتە ئینسانی مسلمان پەنا بگرێ بە خوای پەروەردگار و خۆی بە گەورەدا نەنێ و هەروەها ئەم بەڵاو موسیبەتانەی کە دێت نەیکاتە گاڵتەکردن و ئیستیهزاءکردن. بۆی هەندێک لە زانەکانی پێشین وتویانە هەر کاتێک بەڵایەک بەسەر قەوم و گەل و میلەتێکدا هات و ئەو بەڵایان کردە گاڵتەجارێ ناو خۆیاندا و نوکتەیان وەکو ئەمڕۆ ئەڵەن لەسەر دروست کرد، ئەو بەڕاستی ئەوەی کە بەسەریان هاتووە لە ئەسڵی بەڵاخە گەورەترێکە. لەبەر ئەوەی ئەو بەڵای خوای پەروەردگار ناردوێتی ئەگەر ئێمە سوپاسی خوا بکەین، شوکری خوا بکەین، ئەگەر تووشیشمان بێت ئەوە پابوونەوەی لە گوناهەکان، ئەگەر بێت و دوای توش بوونمان چاک بینەوە ئەوە گوناهی پێشومان سڕاوەتەوە ئینشاءالله. ئەگەر تووشی بین و پێی ببرین ئینشاءالله ئەوە پلەی بەرزمان هەیە لای خوای پەروەردگار. کەواتە ئەو بەڵاو مەشاکیلانە کە دێت پاکردنەوەی بۆ ئیمانداران، بۆ ئەوانەی کە سەبر ئەگرن، بۆ ئەوانەی کە چاوەڕێی پاداشتی خوان، بۆ ئەوانەی کە ناشکری ناکەن، بۆ ئەوانەی کە ملکەچی بۆ خوا دەرئەبڕن، ئەوە پلەبەرزیە بۆیان بەڕاستی. بەڵام خەڵکانێکی تر لەسەر ڕای گوناه و تاوانیان بیکەنە گاڵتەجاڕی و ئیستیهزاکردن
بەڕاستی ئەوە تاوانی سەرکۆڵی خۆیان گەورەتر ئەبێ بۆی ڕەحمەتی خواتان لەبێت هەموو لایەکتان ئەوانەی کە پەیجتان هەیە ئەکاونتان هەیە هەر بەشێکی تر لە تۆڕە کۆمەڵایەتەکانتان هەیە بەکاریان بێنن بۆ خێر و چاکە بۆ ئامۆژگاری خێر بۆ دەستگیرۆییکردنی یەکتری بۆ یارمەتیدانی یەکتری بۆ بار ئاسانکردن لەسەر یەکتری بۆ قسەی خێر بۆ باوەڕبوون بە خوای پەروەردگار و ئیمان قایمبوون بە خوای پەروەردگار و بە قەدەری خوای پەروەردگار و بە پاداشتی خوای پەروەردگار لەسەر بەڵاو موسیبەتەکان مەیکەنە شوێنی گاڵتەجاڕی و گاڵتەکردن و ئیستیهزاکردن بە نەخۆشی بۆوانی کە تووشی ئەبن مەیکەنە گاڵتەکردن بە یەکتری و بار قورسکردن لەسەر یەکتری مەیکەنە شوێنی بڵاوکردنەوەی هەوای ناڕاست و تۆقێنەر و ترساندن بۆ خەڵکی با لەوانە نەبین کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام بئس مەطیەة الرەجولی زەعەموا خراپترین شت کە ئینسان تووشی بێ ئەوەیە کە بڵێ وتیان وا ئەڵێن و وایان وت ئەوە بڵاو کراوە ئاوا ئەڵێن فلانە کۆمەڵ ئەوە فلانە شار ئاگادار بنوە بەڕێوەیە بۆتان نەخۆشخانەکان چۆڵکن بەخوا دوو سبەی و سێ سبەی ئەبێ لەسەر جادەکان جەنازەکانتان بکەوە بۆ شێوازە تۆقاندنی خەڵک ئەمە سیفەتی باوەڕدانی ڕاستەقینە نییە بۆ ئینسانی موسڵمان ئاگای لە زمانی خۆی بێ لە هەموو کاتێکدا بەتایبەتی لەم کاتانەدا هەوڵ بدەین کە بار ئاسانی کار ئاسانی لەسەر یەکتر بکەین نەوەکو گاڵتەجاڕی و هەروەها چاوقایم بوون بەرامبەر بەوەی کە خوای پەروەردگار ناردووتی لە تاقیکردنەوە داواکارم لە خوای پەروەردگار بە هەموو ناوە جوانەکانی بە هەموو سیفاتە بەرزەکانی هەموو ئومەتی ئیسلام هەموو موسڵمانان لە هەر شوێنێکی ئەم سەرزەویەدا هەن لە هەموو بەڵاو ناڕەحەتیەک بیان پارێزێت و ئەم بەڵاو ناڕەحەتیەش لەسەر مرۆڤاتی هەڵبگرێت بە فەزڵ و ڕەحمی خۆی پەروەردگارمان بە ڕەحمە هەموو مرۆڤایەتی چاوەڕێی فەرمانێکی تۆی خوای پەروەردگار کە لە سەر و عەرشی خۆتەوە فەرمانێک بفەرموویت بۆ ڕزگاربوونی مرۆڤایەتی لەم بەڵایی کە بەسەریان هاتووە و هەموو شتێکیش دایەوە ئاسانە داواکارم لێ بە هەموو ناوجوانەکانی لە هەموو بەڵاو موسیبەتێک هەموو لاکمان پارێزێت والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبيه الأمين محمد وعلى آله وصحبه